زۆر بەداخەوە لە ئێستاشا وەکو چۆن مانگی پێشوویەک بوو لەو مانگانەی کە زۆرترین ژمارەی توشببوون و زۆرترین ژمارە مردن لە ساڵی نوێی زایێنیدا تۆمارکرا بە هەمان شێوە ئەم مانگەش ژمارەیەکی زۆر لە داخڵبوونمان هەبوو بەراورد بە هەموو مانگەکانی دیکە و بە شێوەیەکی گشت توانین بڵین ڕەوشی تەندروستی و توشببوونی ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای هەڵەبجە لەژێر مەترسیدایە بە شێوەیە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا دوو هاوڵاتیمان کۆچی دوایان کردووە و توانین بڵێن لە ماوەی هەفتەیەکە دوو هاوسەر لەم نەخۆشخانەیە کۆچی دوایان کردووە. بە شێوەیەکی گشتی و نەخۆشانە یەنە نەخۆشخانەکەمان ئەوانن کە بە تەواوەتی باری تەندروستیان ناجێگیرە و ئەگەر ژمارەیەکی زۆر لە توشببوومان هەیە کە لە ماڵەکانی خۆیان لە پارێزگای هەڵەبجە چارەسەرە پزیشکیەکان وەرەگرن و ئەگەر ئێوە هەیە لە هەر کات و کاتژمێرێکا بێت پێویستیان بەوە بێت لە نەخۆشخانەکەمان داخڵ بن. ئەگەر ژمارەی توشببوون بەم شێوەیە بەرز بێ و ژمارەی هاوڵاتیانەی کە پشکنینی RT-PCR و بەم شێوەیە بەرز بێ ئێمە توانین بڵێ نەخۆشخانەی وەفا بەتەنیا هەر خۆی توانستی وەرگرتنی ئەم هەموو نەخۆشەی نابێ. ئەگەر ژمارەی توشببوون بەم شێوەیە زیاد بکە بێگومانە بێ ئێمە بیر لە هەڵبژاردننی کە بکەینەوە وەکو نەخۆشخانەیەکی دیکە بۆ تایبەت بە چارەسەرکردنی توشببوونی ڤایرۆسی کۆڕۆنا. بەداخەوە ئێمە نەمان شاردووەتەوە کە لە کاتی ئێستایا بە بۆنەی کەمی میلاکاتی پزیشکانی پسپۆڕی هەناوی و کەمی کارمەندەوە کەمی ئەو بودجەیە کە لە پارێزگای هەڵەبجە هەیە وەکو تەندروستی بەڕاستیکردنەوەی نەخۆشخانەیەکی دیکە وەکو تەندروستی هەڵەبجە یەجگار قورسە بێ و بە شێوەیە کە ئێمە کە نەخۆشی ناوچەکانی سەی سادق و هەڵەبجەی تازە زایدەن پارێزگای هەڵەبجە ژێتە ئەم شوێنە و چارەسەرە پزیشکیەکان وەرەگرێ لە کاتێکا لە میلاکاتە ئەو بەڕێزانە سەر بە سلێمانین بۆیە ئەمە شوا دەکا کە لەو دەکە لەسەر پارێزگای هەڵەبجە زۆر زیاتر بێ و ئەگەر هاوکارێکی زیاتری وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی یاخود لایەنە حیزبیەکان نەبێ بێگومان ئێمە ناتوانین هیچ خستخانێکی دیکە بکەینەوە.